ئەمڕۆ 27 نۆ بە ڕۆژی گیانی گەشت و گوزاردانراوە لە سەرانسەری گیانە باز لە گرنگی ڕۆژەکەکەین هەروە باسێک لە دروشمی ئەم ساڵیانەکەین هەر ساڵە و بە دروشمێکی جیاواز ئەم ڕۆژایی یادەکرێتەوە بابزانین دروشمی ئەم ساڵ چییە ئێمە و کۆرەمی کوردستان تا چەند توانیمانە هەوڵی بەرەو پێشبردنی کەرتی گەشت و گوزار بکەین هەروە هەنگاوەکانیشین بۆ بەرەو پێشچوونی کەرتی گەشت و گوزار ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئارام شوانی کە بەڕێزیان تەبێشی گەشت و گوزاری سلێمانی کاگارام سڵاو لێ بێم کاتە باش بەخێراتی چاوان کاگارام با دەستپێکی گفتوگۆکانمان لە ڕۆژەکەەوە دەست پێ بکەین مەبەست لە دیاریکردنی ڕۆژێک بۆ گەشت و گوزار چی هەروە دروشمی ئەم ساڵیش چییە؟ دیارە ڕێکخراوی UNWTO کە ڕێکخرا لەسەر بە ڕێکخرای نەتەوەی گرتوەکانە لە ساڵی 1970 بڕیاری ئەوەی داوە کە 27 نۆ کاتە ڕۆژی جیهانی گەشت و گوزار و هەر ساڵێک بە کۆمەڵک چالاکی هەر ساڵێک بە دروشمێک پەرە بە کەرتی گەشتیاری بدرێت دیارە ساڵە دوای ساڵ بەپێی زروفی جیهان یعنی لەگەڵ زروفی جیهانە سێرەکرێ بزانن جیهان چی پێویستە لە ڕووی گەشتیاریەوە چۆن پەرەی پێ بدرێت ئەوان کار لەسەر ئەوەکەن ئەم ساڵ دروشمیان بریتێلەوەی کا توریزم فۆر ئینکلوسیڤ گرۆت کە واتە گەشت و گوزار لە پێناو گەشت پێدانی گشتی کە گەشت و گوزار هەر شوێنێکی مەبەست بێت هەر وڵاتێک کە بەنمونە نزیکە لە داڕۆخان نزیکە لەوەی کە ئابوورەکەی فەشەل بهێنە نزیک بێ لەوەی کە بەرەو لە ناوچوون و وێرانبوون بچێت تاکە کەرتێکە ئەتوانێت تعویزی هەموو کۆی گشتی کەرتەکانی تربات و کەرتی گەشت و گوزارە نمونی وڵاتانمان زۆرە لە ساڵانی ڕابردوو وڵاتی یۆنانی کێگو لە وڵاتانە وڵاتی تورکیاوی کێگو لە وڵاتانە دەیان وڵاتی ترمانە بۆ کە نزیک بۆ تۆ لە مایاپوز بوو نزیک بۆ تۆ لێی کە تووشی گرفتی گەورەی دارایی ببێت تاکە کەرتێکە توانێتی بە ئاسانترین شێواز بە کەمترین کات تەنها بە مارکێتینێکی بچوک بۆ ئەو وڵاتە بە شوێنە گەشتیارەکانی توانیوێتی کۆی ئەو گرفتانی کە هەیە بۆ لە بەتەبل لە ڕۆداراییەکەوە چارەسەری بکات بیرمان نەچێت ساڵی پار هەرچەندە کۆرۆنا هەبوو بەڵام ئەوان تەرکیزیان لەسەر ئەوە بوو کە چۆن وا بکرێت کارە دەستیەکان گەشەی پێ بدرێت لە جیهاندا بکرێت لە سەرچاوێکی داهاتوون گەشەی پێ بدرێت ساڵانی ڕابردووتر کارکردن بۆ لەسەرەوەی کە چۆن ناوچە دوورە دەستەکان و گوندەکان ئاودام کرد لە ڕووی گەشتیاریەوە یعنی هەر ساڵێک و بە جۆرێک لە جۆرەکانەوە کاریان لەسەر کردووە و ئێمەش وەکو گەشت و گوزار ساڵانە هەوڵماندا بە سوودوەرگرتن لەو دروشمانی ئەوان چونکە ئەو دروشمێک ئەوان دایئەنێن بە دڵنیاییەوە کە دروشمێکە بۆ سەرانسەری جیهان پێویست بووە هەوڵماندا خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو بارودۆخە و لەگەڵ ئەو دروشمێک کە ئەوان دیاریان کردووە دیارە بۆ ئەم ساڵیش کە دروشمەکە وایە کە گەشتە سەندنی گشتیە بڕێڕاندا و پلانیشمان دانا بووی کە چۆن وا بکەین سوودێکی گشتی بگەینین بە خەڵک لەم ساڵدا کە پلانەکەمان وابێت بۆ ئەم ساڵ بڕیارماندا کە لە کۆی گشتی پرۆژە گەشتیارەکان کەمە بنمونە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 1500 خاوەن مۆڵەتی گەشتیاریمانێک کاڵەن خاوەن مۆڵەت لە هۆتێلێکی 5 ئەستێرەوە دەگرێتەوە لە لێگەسێرە تا 5 ئەستێرە لە هۆتێل لە مۆتێل لە ڕێستۆران لە کافیتریا لە یانە شاوانەکان لە هۆڵەکانی لە ژوانی لە هۆڵەکانی ئاهەنگگێڕان لە هەموو ئەمانە دەگرێتەوە فاسود و هەتا دوایی کە بڕیارمانداوە کە دەبێت هەموو خاوەن مۆڵەتێکی گەشتیاری کاتێ مۆڵەتەکە تازە دەکاتەوە مۆڵەتی بۆ تازە ناکەینەوە ئەگەر لە 130 کارمەندەکانی دەرچوانی گەشت و گوزار نەبن ئەمیشەکە لەوانی کە گرفتی سەرشیمانەوە بەردەوام لە ڕابردوودا کە دەرچوانی گەشت و گوزار شوێنێک نەبوو وەک پێویست بتوانن کاری تیاکەن ئێمە کردومانەتە مەرج و لە دوێنێشەوە فۆرمیشی ئەلکترۆنیمان بڵاو کردوتەوە کە هەر کەسێک کە دەرچوو گەشت و گوزار بە یاخود چەند خولێکی بینی بە لەلای ئێمە چونکە ئێمە ساڵانە لە دیوانی بەڕێبەرایەتی گشتیمان دەیان خولی تایبەت ئەکەینەوە لە شوازی پێشوازیکردن لە شوازی فێربوونی سیستەمەکانی تکتبڕین و حجوزاتی هۆتێلی جیهانی کەسێک چەند بڕوانەمەشی بەدەستێنابێت لەو بوارە ئەتوانێت ئەو فۆرمە پڕکاتەوە ئەو کاتێکی پێداویستی هۆتێلەکان بنمونە هۆتێلە کاتە دێت مۆڵەتە تازا دەکاتەوە ئێمە ئیجباری دەکەن بکە بێت لە 130 کارمەندەکانی پێشوازیکردن لە گەشتیاریش ڕێگە خاتەوەی تر تاوا نەموو بەدڵنیایی جار ناڕێکیەکە بووە یان چوتە دنیا هۆتێلێک خزمەت گوزارەکان بەپێی پێویست نەبوو بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە ئەزانن ئەم کەسانە چیەکەن لە هۆتێل و ڕێستۆران گرفتی هەمومان هەبوو ینی چەند جارەمە کەسایەتی گەورەی لە وەزیر و لە سەرۆکی دەستە لە بەڕێبەرایەتی گشتیەکان و لە بەڕێبەر گشتی گەشت و گوزارەکان چونەتە بنمونە جێگەیەک کەبرانەی ناسێ مۆفدەکیە ینی بە جۆرێک خواردنی دانا و ڕەنگە زۆر کات تەنانە خواردنەکەشی بە کەسایەتی گەورەکانی شاڕۆشت بەرەبەر شێوازی دانان و ئەتیکێتی دانانی تەنانەت خواردنەکە شەن نەبووە ئێمە ساڵانە دەیان خول دەکەین و لەم بوارە واگەر ببینین ڕەنگە بەراوردی ئێستا بە چەند ساڵ ڕابردوو زۆر جیاوازی هەبێت بەڵام ڕەنگە لە ئاستم و حەیمون و تۆدا نەبێت بەڵام جیاوازەکان زۆر جاران
داوای برنج و شلێکەکە لەم سەری مێزەکە بە ئەو سەری ژوورە هاوارێکرد مێزی ڕقەمەوە برنج و شلێک ئێستا سێرەکەی بەرەبەر ئەمە گۆڕانکاری بەسەرا هاتووە شێوازی مامەڵەکردن شێوازی بخێراتن ڕووگەشی و پێشوازیکردن جۆرایەتی هەیە چەندین شێوازی هەیە ئەمانە گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆ ئەم پێناوەش ئەم ساڵ ئێمە ئەو بڕیارەمان داوە کە ئەمە لە قازانجی دەیان و سەدان دەرچوو گەشت و گوزارەکە لە ڕابردوودا و لە ئێستادا بێکارن لە ڕێگەی بڕیاری ئێمە هەمان دەچنە سەرکاری خوان بەپێی پسپۆڕیان چکە مەرجێت تەنها ئەگەر خاوەن بڕوانامی گەشت و گوزار بتوانێت لە باشترین جێگە کار بکات بە نمونە تۆ خاوەن بڕوانامی گەشت و گوزارمانێت تەنانەت ڕەنگە کوردیەکەشی باوەزەحی ناتوانێت بنووسێت چ جاوی کە تۆ ئەگەر میوانەکانت کاتێدەن میوانی کورد نین زۆرینیان میوانی عەرەبن یاخود ئینگلیزن ناکرێت تۆ دەچێت بە شەوی بەڵام ناتوانانی بە زمانێک جگە لە زمانی دایک قسەی پێ بکەیت ئەمە گرفتی سەرەکی ئێمەیە زۆر باشە کاگارام لە سەرانسەری گیانە زۆر گرنگی بە کەرتی گەشتیاری دراوە وەکو بۆژانەوەیەک بۆ ژێرخانی ئابووری تەماشاکراوە بەڕای بەڕاستان ئێمە وەکو هەرێمی کوردستان کە خاوەنی سروشتێکی جوانین خاوەنی چەند شوێنێکی گەشتیاری زۆر جوان و سەرنجڕاکێشین چی بکەین بۆ ئەوەی کە سوود لە کەرتی گەشتیاری وەرگرین بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری بۆم بابەتە پێویستمان بە چییە؟ یەکەم شت پێویستیان بۆی کە بێتە جێگەی بایەخی هەمووان کاڵین هەمووان لە هاوڵاتیانی خۆمانەگرێتەوە لە گەشتیارەگرێتەوە لە حکوومەت لە پەرلەمان لە وەزیرەکان بەداخۆ تاوقۆم دقەیە هیچ چەند هاوخەمێکی تەواوەتی کەرتی گەشت و گوزار نەبوونە هاوڵاتی بەنمونە ئەمە چیای گۆژە ئەزمەرمانێک کە زۆر نزیکە لە جێی کەسە لێ دانیشتوین دەیان خزمەتگوزاری بچووک و مامناوەتمان داناوە بۆ گەشتیاران بە هاوڵاتیانی خۆمان کاتی خوانی تا بەسەر بەرن لە سێتی یاری مناڵانە لە سێتی کورسی مێزی دانیشتنە لە سەلی خۆڵە لە سەری WC لەم کۆمەڵە بابەتە ئەمانە خزمەتگوزارێکی زۆر سەرەتایین بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیار بەڵام ببینە چۆن وێران کراوە چۆن شکێنراوە چۆن پیس دەکرێت چۆن تەنەکە خۆڵەکە دانراوە هەموو پاشەڕۆکی خۆی لە تەنیشتی تانکە خۆڵکۆ فڕێ بەڵاو دەکاتەوە ئەمە تاوکو ئەم ڕۆشنبیری گەشتیاریە وجودی نەبێت کێمە ساڵانەکە داوامان کردووە وەک منهەجێکی لاوەشی ناڵێن وەک منهەجێکی سەرەکی کە دەرەجە و با بڵێن تاقیکردنەوەی لەسەر ناوەندەکانی خوێندن نەکرد وەک دەرسێکی ژینگەیی گەشت و گوزار بخوێندرێت نەوەکانی ئەوەی کە ئێستا تەمەنێکی بەڕێکردووە ڕەنگە چۆمەڵی تا ڕادێک دەستی لێ بشۆت بدێت تازە و ناتوانیت قەناعەتی پێ بکەیت کە گەشت و گوزار هەری مڵکی ئێستێ منوتۆنی مڵکی نەوەکانی داهاتووە چۆن ئیشکن لەسەر کە ئەوانەی کە تەمەنێکی سەرەتایی یان تەمەنێکی مناڵێنێت چۆن وای لێکین ژینگە و گەشت و گوزاران لەلا خۆشەویستکەین بەڵام بەداخۆ تاوکۆم دەقی وەزارەتی پەروەردە هەماهنگ نەبووە کە لەگەڵمانە ئەم دەرسە بکرێتە دەرسێکی لاوەکی لە ناو ناوەندەکانی خوێندندا لە لای حکومەت تاوکو ئێستا جێگەی بایەخ نەبووە لەبەرەوەی کە تاوکۆم دەقی خاوەن وەزارەتێکی تایبەت بەخۆی نییە چەند جار ئێمە ڕەشنووسی یاسای خۆمان ناردۆتە پەرلەمان تاوکو ئەم چرگە ساعتە ئەم ڕەشنووسە نەکراوەتە یەکێکی لە بابەتەکانی ناو هەوڵی پەرلەمان و بڕیاری شارەنووسنازی لەسەر بدرێت بۆچی لە پێمە جاران وەزارەتمان هەبوو ئێستاش وەزارەتی شارانی و گەشت و گوزارمانە شارەوانی ئاوەڕۆڵێکی نەکرایەوە دەستە نەخێر دەستەمانە هەیە بەڵام دەستەکە بەشێکە لە وەزارەتی شارانی گەشت و گوزار خاوەن یاسای تایبەت بەخۆی نییە خاوەن با بڵێن بودجێکی سەربەخۆی تایبەت بەخۆی نییە دەسەڵاتەکانی زۆر کە من ئەمە گرفتی سەرێکی ئێمە تۆ دەسەڵاتت نەبوو و بودجەی پێویستە نەبوو هیچ کارێک ناکرێت ئەمە لە ماڵی خۆتۆ بگرێ هەتا کۆگاتە بەرزترین وەزارەت و دەستە لە حکومەتی هەرێم باشە باس لە کەمی هۆشیاری هاوڵاتیانیش کرد ینی هەندێک نمونەت هێنایەوە باست لە خاڵێکی گرنگیش کرد کە بەریان لە نێو سیستەمی خوێندن داوانەیە کە بێ بە بواری ژینگەی چەندە بە گرنگێ زانی خەڵک لای ئێمە کەی ساڵی گەشت و گوزار ڕاستەخۆ بیر لە ئاواکاتەوە شوێنێک ئاوی لێ با بچین بیر لەوە ناکاتەوە بڵە شوێنێکی شوێنەواری لێ با بچین یعنی هەموو ڕێگەزەکانی گەشتیاری لە هەرێمی کوردستان فراهەمە با پرسیارەکەم دوو دیوی هەیە هەموو ڕێگەزەکانی گەشتیاری لە کوردستان فراهەمە لە هەموو ناوچەکاندا چی بکەین ئەو تێڕوانینەی خەڵک بگۆڕین تەنها لە بەهاردا نەچێت بۆ سەیران تەنها لە هاوینیشدا نەچێت زستانی شوێنی زۆر دیار و باشمان هەیە بچێت دیارە بەگشتی گەشت و گوزار جۆرەکانی زۆرن 150 جۆری گەشت و گوزاری هەیە لە سەرانسەری جیهاندا بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان دوای لە کۆڵینەوەکردن لەسەر ئەو بابەتە توانیمان 11 جۆری گەشت و گوزار 11 جۆر لە هەرێمی کوردستاندا شک بەرین و بتوانین کاری لەسەر بکەین و شایانی ئەو بێکە پەری پێ بدەین بەڵام گرفتەکان لە چیدا لەبەر کە حکومەت بەردەوام پشتی بەستۆ بە کەرتی تایبەت و خۆی خاوەنی پلان و پرۆژەی تایبەت بە خۆی نییە نەیتوانیوە چوار پرۆژەی استراتیژی گرنگی گەشتیاری خۆی هەبێت و خۆی بیبا بەڕێوە دایمە پشتی بەستۆ بە کەرتی تایبەت کەرتی تایبەتیش دایمە هەوڵەدات بە کەمترین کات بە کەمترین بڕەپارە کە خەرجی بکە زۆرترین داهاتی هەبێت
بۆی ئەم سێشتە زۆر زەحمەتە لە هەرێمی کوردستانی خۆ لە شاری سلێمانیا کۆ بێتەوە بۆ ئێمە بۆتە گرفتی سەری ئێمە چەند ئێمە کاری سەرەکەین هەوڵ دەدەین پەرەی پێ بدەین ناتوانین لە چەند جۆرێکی تایبەت زیاتر گەشتی پێ بدەین و بە فعلی هاوڵاتیان و گەشتیاران بیبینن و چارەسەری ئەو گرفتەش کەوکە باسەر کە هاوڵاتیان چی بکرێ بۆ ئەوان دەستگاکانی ڕاگەاندن زۆر گرنگە کە سوپاسی دەستگای میدیا کورساتێکن کە هەمیشە ئەو ڕێنمانی کە هەمان بووە لە سوود ڤیدیۆکانمان کە هاوکار و هەمان بوونە بەردەوام بەبێ بەرامبەر بۆیان بەڵام کردوینێتەوە بەڵام بەداخۆ دەیان کەناڵی ڕاگانی ترمان هەبوو کە ڕێنمایی گەشتیاریمان هەبوو ڕێنمایی ژینگەیمان هەبوو داوامە لێکردن لە کاناڵەکان بڵاو بکرێتەوە بۆیان بڵاو نەکردنەوە مە جێگەی داخە مامۆستایانی ئاینی کە لەبەری کە تۆ بەردەوام تۆ لە مانگێکدا 4 وتاری هەینیت هەیە هیچێکە با لە ساڵێکدا 2 وتاری هەینیان دابین بکرێت بۆ ڕێنمای گەشتیاری و بۆ خزمەتگوزاری گەشتیاریەکان بەداخەوە یعنی هەم هاوڵاتیان هەم ناوەندەکانی خوێندن هەم حکومەت هەم مامۆستایانیانی هەم مامۆستایانی ناوەندەکانی خوێندن بەگشتی کەم بەرخەمن بەرامبەر ئەوەی کە وا بکرێت ڕۆشنگیریشی گشتی گەشتیاری لە ناو هاوڵاتیان و گەشتیاراندا بڵاو بکرێتەوە باشە زۆر جار لای خۆمان وەکو دوایین پرسیاری من دوو پرسیارە بەیەکەوە یەکەم بۆی کاتمان کەمە وەڵام بێتەوە کاگارام باس لەوا کرێشتی بەلاش کەمتر ڕێزی لێژیرە یعنی بۆ نمارە و نمونەی ئەزمەڕ و گۆیژت کە باس کرد ئێستا ئەگەر بێت و خاڵێکی پشکنینی بۆ دابنینی بڵی بە 1000 دینار خەڵکە چێتە سەر ڕەنگە تاوە ڕێز لەو شتومەک و کەلەوکارانە بگرە بەڵام تۆ بێ بەرامبەرت کردووە کەچی خەڵەکار ڕێزی لە ناگرێت چەندە گرنگە بادرێت لەسەر شوێنە گەشتیارەکان بە خاڵشی گرنگ ێزانن ئێوە دووش دەمەوێت باسێکی ئەم جۆرە کارە شێوەکاریانە بکەین لە ناوچە گەشتیارەکاندا و لەو ناوچانی کە تەواو زۆرترین گەشتیار سەردانێکن چەندە گرنگە دەستگیرۆی ئەم گەنجانە بکرێت ئەوانیش کارەکانیان جۆرێک لە فرۆشی گەشتیاری هەیە گەشتیار هەیە حەز دەکات تابلۆیەکی خۆماڵی بکڕێت چەندە توانیتوانە ئەم هەلا فەراهەم بکەن دیارە بۆ وەڵامی پرسیاری یەکەمت کە گرنگە ئەم دخولیە هەبێت ئەم دخولی وجودی هەبێت ئەمە لە ڕابردووی سەرچنارمان هەبوو کە بۆ مۆرکێکی گەشتیاری سلێمانی لەبەری کە هیچ دخولیەکی نەبوو ئەو حاڵاتیانە کە دەچوونە ئەوێ بەڕاستی وێرانیان دەکرد و کەسێک نەبوو نۆژەنی بکاتەوە و کەسێک نەبوو چاودێری بکات و کەسێک نەبوو بڵێت ئەمە مەشکێنە ئەمرێرە پیسی فڕێمەدا بوو بۆ هۆکارێک بۆمە ڕاستە دوای کە گرێبەز لەگەڵ کۆمپانیایکی لوبنانی کرا کۆمپانیاکە دارو لەوێر بوون وەک پێویست بەتەنگ گرێبەسەکانی ئێمەوە نەهاتن بەڵام جۆرێک لە کۆنتڕۆڵکردن دروست بۆ ئێستا یعنی خۆزگە بە هەموو پرۆژە گەشتیارەکانی تریش ئاوهاوە بەڵام هاوڵاتیانی ئێمە ئەم بابەتیان پێ هەزم ناکرێت سەرچنال لە ڕابردوو کە ئەو سیاجەی نەبوو بەرنا ئەکۆ لەبەر هاوڵاتیان و گەشتیاران و لەبەر گەنجان بەڵام ئێستا بچۆ ببینە لە ڕۆژێکدا ڕەنگە 100 هاوڵاتی گەشتیار ڕووی تێنەکات کامە کەواتە تووشی داڕوخان بووە و سەبارەت بەم کارە دەستیانی ئەم هاوڕێ عەزیزانەشمان بەشێک لە بەشە گرنگەکانی کەرتی گەشتیاریشە لە جۆرەکانی جۆرەی گەشتوگوزار گەشتوگوزاری کارە پیشەی دەستیەکانە کە پێویستە گرنگیان پێ بدرێت تۆ ببینەوە بە نمونە تۆ وەکو گەشتیارێک ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان گەشتیار و بێتی کاتێ دەچیتە وڵاتی ئێران دەچێتە وڵاتی تورکیا لێ چاو ناژێڕی بۆی کە بە نمونە وێنەیەکی شاری سلێمانی لێ بیکڕیت بی بە شانتا بیهێنیتەوە نەخێر کاتە دۆچی لە وڵاتی ئێران ئەگەر بدەی کە ئەو وڵاتە بەچی ناسراوە کارە دەستیە جوانەکانیان چییە ئەگەڕی کۆمەڵک نمونەی تایبەت و جوان ئەکرێنیتەوە ئەمە دیارێکەوە لە مێژووی خۆتامێنێتەوە بە هەمان شێوە کارە دەستەکانی ئەمانیش ئەبێتە مێژوویکی جوان بێت یادگاریکی جوان بۆ ئەو گەشتیارانی کە دێنە شاری سلێمانی هەرێمی کوردستان ئێمە لە کۆی گشتی پێشانگاکانمان لە کۆنفرانسەکانمان لە سمینارەکانمان هەر جۆرە چارێکێکمان کە دەبێت هەوڵمان داوە سوود لەم کارە دەستیانی ئەمانە ببین و ئەو کۆمەڵ گەنجانەی کە شتی تۆحفە و شتی جوان و بچووک دروست دەکەن بەڵام بەداخەوە کڕیاریان کەمە تاوکۆستە لە هەرێمی کوردستان بۆ هیوان کە ئەو گرفتەشیان چارە سەربەتووی کە لە توانێت ئێمە دابێت کردومانە ئەوەی کە ماوەتە لەسەر هاوڵاتیانە کە هانی ئەمانە بدا کەلوپەلەکانیان لێ بکڕێت و دەستگیروی ئەمانە بکات بۆی کە بتوانرێت بەردەوامیان هەبێت زۆر ڕاستە دەستە خۆش بە کارگارم سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە لە خۆشمان کردی گەشت و گوزار گرنگێکی زۆر باشی پێ بدرێت